تاپۆی سەمسەمەڵ وەک فەرمانگەیەکی گرنگیە و قەزایە گرفتی خراپی بینایی هەیە و فەرمانبەرانی فەرمانگەکەش داوا دەکەن ئاوەڕ لە بیناکەیان بدرێتەوە. ئەم بەڕێبەرایەتیە ڕۆژانە ئیش و کارێکی هێزگار زۆری هاوڵاتیان بەڕێ دەکا، بەڵام بەداخەوە لە ڕووی بینیاوە بینایەکی هێزگار زۆر وێرانمان هەیە و مەترسی ئەوە هەیە کە لە هەر ئاگەرێکە مەترسی ئەوەیە کە بڕخێتە سەر فەرمانبەرانە و ئەمە سەرڕایەوەی ژمارەیەکی هێزگار زۆر بەڵگەنامە و دۆسێ و ئیزبارەمان هەیە، مەترسی لە ناوچوونیان هەیە. گلەیەکی زۆرمان لە حکوومەت هەیە لەبەرەوەی هیچ بەهانای داواکاریەکانی فەرمانبەرانەوە نایە لەبەر ئەوەی هیچ ئەم بینایکە وەکو بینیوتانە هیچ مەرجێکی تەندروستی تیانە لە ڕووی تەندروستیەوە چەند جارێکی ژلیژنە لە هەولێرەوە هاتوون بۆ نۆژەنکردنەوە یاخۆ دروستکردنی بینایەکی تازە، بەڵام وەکو بینیتان ئەم بینایە بە کەڵکی نۆژەنکردنەوە نایە لەبەر ئەوەی شۆرتی کارەبایی زۆری تایە لە کاتی بارانبارینە لە زستانانە دەسەدەی بە دیوارەوە کارەبا ئەو گرێت تەزووی کارەبایی تایە تەزووی کارەبایەکی زۆری تایە. لێپرسراوانی فەرمانگەکەش ڕای دەگەیەنن لەمە بەرداوای دروستکردنی بینایەکی نوێیان کردووە بەڵام داواکەیان جێبەجێ نەکراوە. تاپۆی سەمسەماڵ بیناکەی ئەگەڕێتەوە بۆ ساڵی 60ەکانی سەدەی ڕابردوو بینایەکی زۆر کۆنا ئیستیعابی ئەو حەزمی ئەو هەمکە ئیزبارە و معاملاتە ناکە. ئیساکە سەمسەماڵ فراوان بووە سنووری نزیکی 33,000 ئیزبارەی هەیە، بیناکە زۆر کۆنا هەمووی شەق بووەکو خۆتان لە راپۆرتەکە دیمەنەکانتان وێنەگرتووە. بۆیە ئێمە داواکارین لە وەزارەتی داد بەدەم داواکەمانەوە بێن و بینایەکمان بۆ بکەن لەو زەوی کەوا تەرخان کراوە بووی. تاپۆ بە بناغێکی گرنگی پاراستنی مڵک دارەتیێر شارێکدا دەنرێت و ناکریان بناغە گرنگە فرامۆش بکرێت و ئاوەڕی لێ نەدرێتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، سەمسەماڵ.